دانوستانە ئەتۆمیەکانی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامی هەیە و هەردوو وڵاتیش جەخت لەوە دەکەنەوە دانوستانەکان زۆر بەباشی بەڕێوە دەچن و ئومێدیان هەیە لە ماوەی چەند هەفتەیەکدا بگەنە ڕێکەوتنێک لەبارەی پرسی ئەتۆمی و هەڵگرتنی سزاکانی سەر ئێرانەوە. لە ماوەی 2 هەفتەی دانوستانەکاندا ئێران و ئەمریکا لە باسوخواسی هێرشکردنە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێرانەوە گەیشتنە ئاستی لێدوانی ئیجابی لەسەر دانوستان و کۆبوونەوەکان و هەردوو وڵات لە ئاستی باڵادا دەڵێن کۆبوونەوەکانیان ئەرێنیە و بەرەو پێشچوونی زۆر باشی بەخۆیەوە بینیوە. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران و سەرۆکی شاندی ئێرانی ڕایگەیاند دانوستانەکانیان ئەرێنیە و ئەنجامی زۆر باشی هەیە. دەشڵێت دەمانەوێت لە ڕووی مەبدەئیەوە بگەینە ئەو ئەنجامەی کە مافی ئێرانە بەرنامەی ئەتۆمی ئاشتیانەی هەبێت و سزا ئابوووریەکانی هەڵبگیردرێت. لە هەمان کاتدا ڕافایل گروسی بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ڕایگەیاند گەشتبینن بە گەیشتنە ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا لە ماوەی چەند هەفتەی داهاتوو لەبارەی پرسی ئەتۆمیەوە، چونکە هەردوو وڵات ئامادەن لەبارەی چەندین کێشەی دیارەوە گفتوگۆ بکەن. بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم هۆشداریشیدا لە تێکچوونی دانوستانەکان و نەگەیشتنە ڕێکەوتن و ڕایگەیاند ڕێک نەکەوتنی تاران و واشنتۆن ناوچەکە دەباتە لێواری دۆخێکی سەخت و گریمانەی پێکدادانی سەربازی دێنێتە ئاراوە. لەگەڵ دانوستانە ئیجابیەکانی نێوان ئەمریکا و ئێران ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاوی کردووەتەوە زوو باڵای ئیسرائیل پەیوەندی بە کۆشکی سپیەوە دەکەن و داوا دەکەن ئەمریکا هیچ سازشەیەک بۆ ئێران نەکات و بە هیچ شێوەیەک ڕێگە نەدا تاران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. هەروەها ئەوەش بڵاو کراوەتەوە ئەمریکا هێشتا نەکەوتۆتە ژێر کاریگەری فشارەکانی ئیسرائیلەوە و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەڕوونی بەکاربەدەستان ئیسرائیلی وتووە لە ئێستادا ئیدارەکەی سەرنجی لەسەر ڕێگای دیبلۆماسیە و دەیەوێت کات بە دانوستان ئەتۆمیەکان بدات و پرسی ئەتۆمی ئێرانی بە ڕێگای ئاشتیانە چارەسەر بکات. هاوکات سەرچاوە ئێرانیەکان ڕایان گەیاند ئێران ئامانجێتی لە دانوستانەکاندا مافی ئەوەی پێ بدرێت کە بەرنامەی ئەتۆمی ئاشتیانەی خۆی گەشە پێ بدات، هەروەها تەواوی سزابووریەکانی لەسەر هەڵبگیردرێت و پارە بلۆکراوەکانی ئازاد بکرێن. لەگەڵەوەشدا ئێران هێڵی سووری بە دەوری پرسی بەرنامەی موشەکیدا کێشاوە و ڕایگەیاندووە ئەو پرسە پەیوەستە بە توانای بەرگری ئێرانەوە و شایانی گفتوگۆکردن نییە لە کاتێکدا ئەمریکا قسەی لەسەر پرسی موشەکی و پاڵپشتیکردنی گروپە چەکداریەکانیش لەلایەن ئێرانەوە هەیە. اضافه می شود. شاید دشمن تصور می کرد